بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێ دازان و خۆشەویستان خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال باربەتی هاوکارانمان لە کۆنترۆڵەوە بەرنامەی پەیامی ڕۆژتان پێشکەش دەکەین دەخوازین کەم ڕۆژ سەرجەم بڕگە و باوەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازدێت. بەناوی خوای پەروەردگار ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ لە هەرجەیەکەن جوانترین سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت هیوادارم ساغ و سەلامەت و تەندروست بن. بابەتی یەکەمی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر مرۆڤ وەوینداری. ئایا ئەگەر مرۆڤ ئاینداری ببوورن، ئەگەر مرۆڤ ئاینی لێ داببڕێت لە سەردەمی زەمانێک لە پێش هاتنی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت تەنانەت ئاینەکانی پێشوش ئەگەر ئەو خەڵکەی ئاینیان لێدا ببڕی ئایا مرۆڤ چی لێ دێت، چه جۆرە بەرگێکی لەبەردا دەبێت و ئێستا بە ئاینەوە و لەم سەردەمەشدا بە ئاینەوە گەرێمە بەڕاستی وەریگرین مرۆڤ چۆنە، چۆن کەسایەتێکی بۆ دروست دەبێت و کۆمەلگا چۆن بەرهەم دێت. بەڵازان لە تەوری دومی بەرنامەکەشماندا کە هاوکارمان ئیمران لە هەولێرە و پێشکەشمان دەکات باز لە دەستپێکردنەوەی وەرزینەی خوێندن دەکەین بزانین تا چەند گرنگە مامۆستایان ئامادەکاریەکی باشیان هەبێت بۆی کە دەچنە پرۆسەی خوێندنەوە هەروەها خێزانەکان خۆی کە منداڵەکانیان دەبەنە بەر خوێندن و پرۆسەی نوێی خوێندن زانین کە مامەڵەی دروست چۆنە و لەم ساڵدا کێشە و گرفتەکان چین وایە لە ڕووی ئامادەکاری و لە ڕووی تەندروستیەوە ئامادەکاری کراوە بۆی کە دەست بە پرۆسەی نوێی خوێندن بکرێت. وەروها لە تەوری سێمی بەرنامەکەشماندا پرۆژەی پێشەوە کە چەند ڕۆژی ڕابردوو چەند هەفتەی ڕابردوو چەند کەسایەتێک چەند هاوڵاتیەک و گەنجان بەشداریان تێدا کرد لەو پرۆژەیەدا ئەمڕۆ لەم بەرنامەیەماندا بە شێوازێکی ڕاستەوخۆ تیرپشک بوو و ناوەنە دەکەین کە بەشدار بوون لەو پرۆژەیەدا. بەڵ ئازیزان لەگەڵ ئەمەش چەند راپۆرت و ڤیدیۆیەکی پەیامێرانمان ئامادە هەیە لە ناوبڕ و بابەتەکانە کە دەرفەتە بوو پێشکەشتان دەکەین. دەستپێک پێشەوەی بچینە لای تەوەریەکەم با بزانین پلەکانی گەرما لە شارەکانی هەرێمی کوردستاندا چۆنە پێکەوە بینەری کەشوهەوا دەبین و دواتر دەگەڕێنەوە لاتەن. بەڵازیزان کاماژەمان پێکرد تەوەری یەکەممان قسەکردنە لەسەر مرۆڤ و ئاینداری. با بزانین بە تایبەتی لە کۆمەڵگەی ئێمە کە ئێمە هەمومان موسڵمانین ئایا موسڵمانێتی چۆنە و ئەوەی کە لە ناو چوارچێوەی ئاینە خۆی دەبینێتەوە یا خۆی بە پابەند بە ئاینێکی دیاریکراو دەزانێەوە کۆمەڵگەی ئێمە دیارە زۆری نەمان ئاینی ئیسلامین دەبێ ئەم مرۆڤە چۆن بێ هەڵسوکەوتی چۆن بێ مامەڵەی چۆن بێەوە چۆن ئەم دەرەنجامی مامەڵە و کردار و ڕفتاری ئەم مرۆڤە چ جۆرە کۆمەلگایەک بەرهەم بێت و ئایا هەر بەڕاست ئێستان کۆمەلگایی ئێمە هەمانە بەرهەمی مرۆڤە ئایندارەکانە یاخۆت ڕەنگە هێشتا ما بێتمان کۆمەلگایەکی ئایندار و پابند با بنەماینەکانەوە بەرهەم بێنین. لەسەر ئەم بابەتە قسە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا وریای حاجی ئەحمەد بانخواز دەکەین. مامۆستا گیان بەخێر بیت. زۆر سپاس دەکەم. بەناوی خودای گەورە و میهرەبان درود و سڵاو لەسەر گیانی پێشوای مرۆڤایەتی صلی الله علیه وسلم و زۆر سپاس بۆ جەنابتان و بۆ کەناڵە جوانەکەی پەیام. هیوادارم هەر ئاوا لە پشتی پاراستنی قیەم و ئەخلاقی میلەتەوە بن ئینشاءالله. ئینشاءالله پشتیان بخوا. مامۆستا گیان مرۆڤ و ئاینداری زۆر جار بانگەشەی زۆر دەکرێت
با ئاین پەیوەست بێ بە تاک خۆیەوە دەکرێت ئەمە قسەی لەسەر نەکرێت و بڵین قوبوڵمانە پەیوەستە بە تاکەوە یاخۆت ئەگەر مرۆڤ هەر جۆرە بیرکردنەوەیەکی هەبێ بە دڵنیاییەوە ڕنگدانەوەی کۆمەلگایە مرۆڤ و ئاین دوو دوانەی لێکدانە بڕاون یەکەم مرۆڤ کاتە سەرزەوی ئایندار بوو و پەیامبەر بوو هەر لەویشەوە وردە وردە بۆ کۆمەلگا خوای گەورە پەیامبەرانی ناردووە کەواتە ئەبێ هەموو خاون ویژدانەکان ئەوانەی کە موسڵمان وەیرە موسڵماندان بەوە ئەنیان کە مرۆڤ بەبێ ئاین نەبووە هەرگیز نەبووە بەبێ ئاین بۆیە و ئاینیش تایبەت نییە بەس بە تاکەوە چۆن یعنی چارەسەری بۆ چارەسەر وەڵامی بۆ کێشە ڕۆحی و دەروونەکانی تاک و کۆمەلگا پێەیە بە هەمان شێوە لەکایە سیاسی و ئەسکەری و دەوڵەتدارەکەیشا بە هەمان شێوە ئاین ڕەنگەداتەوە بۆیە مێژوونووسێکی یۆنانی قسێکی جوانی هەیە کە لە ساڵی چلی زاینیە 46 لەدایک بووە ئەڵێت ئەکرێت شارێک ناوچەیەک بەبێ بینای بەرز و مەدرسە و قوتابخانە و قەڵای بەهێز هەبێت بەڵام هەرگیز نەبووە شارچکێ بەبێ پرزگا کەواتە ئاین مێژووی چۆن مێژووی مرۆڤ کۆنا لە یەکەم مرۆڤ دەستی پێ کردو ئاوە مێژووی لەگەڵ ئاینش لەگەڵ مرۆڤ بەردەوام بووە و کۆن بووە بۆیە ئەوانەی کە ئەڵێن وەڵا ئاین بەس بۆ تاکە ئەوە لەو کاتێک کە ئیشان لەسەر ئەوە کردووە کە ئاین لە ناو سەکتەرەکانە سەکتەری ژیان و کایەکانی ژیانە نەمێنێ دەبینین سەرکی خەڵکی خراپەکار زۆر بووە خەڵکی مەسەلەن دوو لە جەبەجێکردنی بەها باڵەکان کەم بوونەتەوە ئەبینی سیاسی گەندەڵ و بۆ دروست بووە دکتۆری قۆڵبەر و بۆ دروست بووە بازرگانی تەزوریچی بۆ دروست بووە هەموو ئەمانە هۆکاری ئەوەن کە ئاینیان ویست لەبەس لە ناو مزگەوتەکان و کەنیسەکانە بمێنێتەوە لە ناو کۆمەلگا ڕنگدانەوەی نەمێن زۆر باشە مامۆستا هەرویستم لەسەرەوە زیاتر قسە بکەین زۆر جار زۆرێک پیان وایە کە ئاین تەنها پەرستچێکە لە نێوان خودی کەسەکە و تەنها لەگەڵ خوای گەورەدا لەوەی کە نوێژ و ڕۆژ و تاعات و ئەو پرستانەکە ئەنجام دەدات تا چەند گرنگە هاوشانی ئەمە مامەڵەیەکی دروست لەگەڵ مرۆڤەکاندا بکرێت لە مامەڵی لە بازارە لە ڕەوشتا لە ڕفتارە لە هەموو ئەمانە تا چەند گرنگە هاوشانی ئەوەش جێبەجێ بکرێت دیارە کۆمەڵێ بەها هەیە کۆمەڵێ باهەیە کە خوای گەورە مرۆڤی ئێمە لە بیرمانە چێ مرۆڤ کە هەر نەک یەکەم مرۆڤ کە پایامدار بوو هەر مرۆڤش ئێستا لە دایکە بێت ئەگەر دایک و باوکشیان مەسەلەن ئاهلی ئیمان نەبن لەسەر فیترەتن وەکو پێغەمبەری عەزیزە فەرمێ صلی الله عليه وسلم كل مولود يولد على الفطر لەسەر ئەو فیترە چی یعنی خوای گەورە ئەم مرۆڤی خلقاندووە کە بە شێوەیەکی پاک و جوان مامەڵە بکە ئەوە دایک و باوک و کۆمەلگا و خێزانە بەرەو بێدینی ئەیبەن بەرەو مەسەلەن شتانێک ئەیبەن کە دوورە لە بەها کۆمەڵاتیەکانەوە یعنی ئێمە ئەگەر سەیری تاکێ بکەین کە لەژێر سایی ئاینە پەروەردە بێ بەڕاستی ئاینەکە جێبەجێ بکە دەوروبەرەکەش سوودی لێ بین یعنی ڕازگۆیی ئەگەر مرۆڤ بێ ئەگەر دینی پێ بگەیان نەگەی بێ ڕازگۆ بێت ئەگەر دین ئەوەی کە باسێکن مەسەلەن لەم بەس پەرستشە ئەوانە نوێژ و ڕۆژ و زەکاتۆمانە عیبادەتێکی شعائرین عیبادەتی عملی ئەوانن کە لەناو کۆمەلگا ڕنگ بداتەوە لە ناومانە لە ڕازگۆیە ئەگەر بازرگانی ئەبێت چۆن مامەڵە بکەی ئەگەر دکتۆری بێت چۆن مامەڵە بکەی ئەگەر مەسەلەن سیاسی دەبێت چۆن مامەڵەکەی ئەگەر خەڵکی لە بەردەسا چۆن مامەڵ لەگەڵ ئەمانە ئەەکەی یعنی بە هیچ شێوەیەک ئەو قسە لە جێی خۆیان نییە کە ئەبێ دین بەس پەرستش بێ و لە مزگەوتێکە عیبادەتی خۆ بکەیت چونکە ئەوە ئاینە بە من ئەڵێ ناڕاست نەڵێم ئەو ئاینە بە من ئەڵێ مامەڵەیەکی تەندروستانە لەگەڵ ئەوانەی خوار خۆمە بکەم لەوانەی سەر و خۆم بکەم ڕێز لە پیرە بگرم ئەوانەیە کە شەرەف و ناموسی خەڵکی بپارێزم لە کەداری نەکەم بۆ ئارەزوەکانی خۆم یعنی ئەوە قسەیەکە هەر حەزیان لە دین و خوای گەورە نییە گینا ئەوە نییە کە بڵێن وەڵا کاکە واقعەکە دین بەو شێوازیە هەرگیز دین زەریر نەبووە بۆ کۆمەلگا بۆتە ڕەحمەت و بەزەیی ئەگەر ئێمە سەیری سەمەکرد مسلمانان ملیارە کوشتێ لە جیهان هەیە بەڵام دەسڵاتدارین ئەگەر ئەو دینە دینی مسلمانان وەکو حکومەتەکەی جارانی پێغەمبەر صلی الله علیه و سلم خلیفەی ڕاشدین حکم بکەن دڵنیا بە خەڵکی استفادەی لێکا و حەسیەتەوە بە مسلمان و نامسلمانی زۆر باشە مامۆستا مرۆڤی ئایندار کێیە بۆ نمونە تەسکەرەکەمان حسابە لەسەری نووسراوە مسلمانی تەواو خاوەنی ئاینین یا بە جۆرێکی تر مرۆڤی ئایندار کێیە نەخێر دیارە مسلمان خوای گەورە کە باسی مسلمانەکە و ئیماندارەکە ئەبێ عەمەلی لەگەڵا بێت وەکو باسم کرد تەنانەت ئەگەر نوێژ و ڕۆژ و زەکاتیش بکامە جارە شاعیرەکانی ئیسلامی جێبەجێ کردووە جارێ ئەبێ لە ڕووی مامەڵۆ لە ناو کۆمەلگادا ببینری ئەم کەسێکی چۆنە یعنی ئەگەر من ئەکرێ نوێژ بکەم بەڵام دڵم وانە بێت
ئایا ینی کاتێککە مسلمانەتی من دەست پێکات دوای نوێژەکەم بزانام چۆن مامەڵەکەم دوایەوەی کە لە حەجیەمەوە حەجم دەست پێکە نەکەوەی مەسەلا حەجم کرد و تەواو چونکە بێت کاردان ڕنگدانەوەی ئەو عیبادەت و شتێک کە خۆی گەور لەسەری فەرز کردوم ئەپێ ڕنگدانەوەی لەگەڵ مابێ لەگەڵ دراوسێکە مابزانام چۆنم من لەگەڵ هاوڵەکەمە لەگەڵ خەڵکی دەوروبەرمە ئایا دان بە حەقانیم ئایا جوانەکان وەکو خۆیە بینم یاخود لێڵیەکەم ینی بۆ نمونە خەڵکێکەیە بۆکو خۆی ناکێشی ئێمە سەی دەکەین خەڵکێکەیە تاوانی کردووە خەڵکی کوشتووە کەچی خەڵک بە باڵوشانی هەڵەدا بەڵام کەسێکی هیچ تاوانە و گوناحێکی نەبوو بەس لە بەرۆی ڕیشێکیە یان بەڕۆی سیواکی بەدەستۆیە خەڵک هەزار تۆمەتی بۆ دروستەکە کە هیچیشان لێ نەبینیەوە کەواتە ئێمە ئەبێت ئەم دین و داریتی بە عملیش لە ناو ڕنگمان بداتەوە بەداخۆی سە لە ناو مسلمانان ئێمە گلەیمانێ لەوەیش کە هەندێک مسلمانێ مەسەلەن وەکو خۆی جێبەجێ ناکە کردارەکان وەکو خۆی کە داوا لە شەرعمانێک چونکە ئێمە شتمان زۆرە لەسەرەوەی کە سەرەکەی پیاوێکی وەکو ئیمامی ئەبوبەکر خەلیفەی مسلمان بۆ پیاوی یەکەمی دەوڵەت بووە یعنی ئەبێ بم شەوازە ڕنگدانەوەی ئاین لەسەر خەڵک نەبێت ئەبینیت ئیمامی عومەری گێڕێتەوە فەرمێت کاتی خەلیفە بوو بەیانیان زۆر جارە نەئەما دوای نوێژ ینی نەئەماوە نەما بچیت ڕۆژگا متابعەم کردم زان بۆ کوێچێت خەلیفەی یەکەی مسلمانان ئێستا خەڵکی مەسئولێکی هینێکیە ئەبێت دە پرزگە بکەیت تا گەیتە لای ئەڵێ بە دوای ڕۆیشتم سیرەکەم چۆتە ماڵێکەوە ماڵێکی ئاوا فەقیر دیارن و شتایەکی بچووکی شەکامانە ئەڵێ دوایەوە کە ئیمامی بەکر لە ماڵەکە دەرچوو چوومتم سەرکەم پیرەژنێکی نابینایتیایە هەر خۆیەتی و فەقیر و هەژارە لێم پرسی چوتی ئەوە چوو پیاوە چیەکە ئەڵێ وەڵا هەموو ڕۆژێت شتەکە بەدەمەوە و من نەخۆشم و ناتوانم هەموو چنێکە خزمەت مەکە ئەڵێ ئیمامی عومەریش وتی شەرت دوای ئیمامی بەکریش نیەڵم ئەم ئافرەتە ئابە و شەوازە بێ ئەڵێ پاش ماوەیەکە ئیمامی ئەبوو بەکر وەفاتەکە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەڵێت یەکەم شتێکە بیرم کەوتۆ دوای خلافەت بوون چوم خزمەتی و ئافەتە بکەم ئەڵێ خورماکەم کرد بەدەمیەوە وتی کواوەکەی تر یەکسەر زانیم من ئەو پیاوی پێشووتر نیم وتم چۆن نەزانی ئەوە وتی آخر ئەو ناوکەکەیشی بۆ دەرەکەدمی خورماکەم جای پێدام یعنی تو سەیری گەورەی ئەم پیاوە بەڕێزانە ئەمانە ئاینداری وای لێ کردوون ئیمامی عومەر پێش ئایندارەکەی کەسێکی چی بوو ئەزانی خۆ مەسەلەن هەمومان لە مێژووە ئازانین کە پیاوێکی مەسەلەن باشە بەڵام کاتە ئایندارە بێ ئەبێ بۆ ئیمامی عومەرە کە غەربی شانازی پێوەکە لە عەدالەت و عەمەلکردنیە زۆر باشە مامۆستا زۆر جار کەسانێکن ئاین بۆ بەرژەوەندی خۆیان بەکاردێنن ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەوەی کە کەسێک وا لێ بکات کە لەبەر تێنەگەشتنی لە دین لە ئاینی پیرۆزی ئیسلام دوور بکەوێتەوە لە ئاین بڵێەوە تا فڵانە مسلمان فڵانە کردەوە دەکات کە پێچەوانەی ئاینی پیرۆزی ئیسلام و خۆشی بە مسلمان دەزانێت ئەمە تا چەند کاریگەری خراپی دەبێت لەوەی کە زۆرێکان دوور بکەونەوە لە ئاینی پیرۆزی ئیسلام لە ڕاستیە خۆی حقیقەتێکەیە ئێمە بێ ئاین لە سەر چاوەڕەسمەکەی وەرگرین نەک لە شەخسەکانەوە بەڵێ ئێمە لەگەڵ مرۆڤەکانە هەرسوو کەوتەکەین بەڵام ئێمە بێت ئەو پێوەرە ڕسمیەکەمان قال الله وقال الرسول بێ وەزانانی گەورەی ئیسلام نابێت کاتێک کە کەسێک تەزویرە مسلمانێکی تەزویرە مامەڵەیەکی ناشایستە ئاکا کە مطابقی شەرع نیە ئێمە بڵێن وڵا تاو ئێمە هەڵسوکۆتێکی مسلمان نوێژ ناکەین وڵا ئێمەش تاو دەسەکەین بە هەموو شتێک لە بەرەو مسلمانە وای کرد ئەمە خەتەرە لە ناو کۆمەلگا زۆر جار ئەبینین لە ناو کۆمەلگا و دەوروبەرماندا ئەم قسە ئەکرێ کە بۆ فڵان کەس خۆی بە مسلمانە زانێ و سیواکی بەدەستوێ ئەو هەڵەی کردووە نەخێر ئێمە ئەبێ هەڵک خودی هەڵەکە سەرزەنشکەین بەڵام نابێت دینەکە سەرزەنشکەین چکە دین ڕاستەقینەیە کە وەکو خۆر ڕوونە وەکو مانگی چواردە وایە ئێمە بە هیچ شێوە لێڵی تیا نییە ئەوە ئێمەی مسلمانین کەم تەرخەمیەکەن وەکو کەسێک کە ئەڵێن مسلمان بوو پێشەوەی بێتە ناو نیشتیمانی عەربۆمانە وتی سپاس بۆ خوا ئیسلام ناسی پێشەوەی مجتەمەعی مسلمانانە بناسم چونکە لەبان و سێرم کردا هەرکی دینم وەرنەگرت چونکە دین بەڕاستیە بێ بەڵێ خۆ هەڵسوکەوت تەئسیل لەسەرکە بەڵام ئێمە ئەبێ بە ئەوە دیان بەوا بنێن ئەوەی ئێمەین هەڵە ئەکەین نەک دینەکەمانە کاتە ماوەسا ئێمە هەمومان دەزانین کۆمەلگای کوردی و کۆمەلگای خۆمان بە تایبەتی زۆر جارڕێن سەتانەوەتونەوەی مسلمانە ئەگەر بە تەسکەرە بێت با تۆزێ لۆمەی خۆمان بکەین ئەوە چییە کە بۆتە خاڵی زعفی ئێمە ڕەنگە خەڵکانێک سیرمان بکەن بڵێن بەڵە مسلمانن بە ئیسلامیان تێدا نییە وەڵای ئەوە کردارەکانمانە بەڕاستی ئەگینا مەسەلەن نوێژکەرمان زۆرە حاجیمان زۆرە مەسەلەن زەکات دەرمان زۆرە بەس وەکو باسم کرد عیبادە عەمەلیەکەمان لە ناو خەڵکە کە مەکابرا هەر نوێژ لە مزگەوت دەرەچێت سەرێکی لە ناو بازاڕە بەگرانە فرۆشی سەرەکەی لە بۆ تەنها پێوەست نییە بەوەی کە بڵێم من ئایندارم پێوەستە بۆشەوە کە دەبێت ئەم کەسە خاوەنی عەقیدەیەکی
بنەڕەتی بێ لەناو ئاینەکەی خۆیدا کە دیاری کراوە بوانی گرنگی ئاین و ئیمان ئەوەیە کە تۆ کەسێک هەست کەسێک معبودێک لە دڵی خۆدا دانا کە خوای گەورەیە هەرگیز ناتوانانی خیانەتکەی لە خەڵک هەرگیز ناتوانانی مەسڵەن فێڵ لە خەڵکەی ئەگەر پزیشک بیت مامەڵێکی تەندروست لەگەڵ خەڵکاکەی بەداخۆ لەناو کۆمەلگەی موسڵمانانە پزیشکە باش و چاکانمە پەنجەی دەستەژمێرن ئەوانە کە ئاینداری ڕاستەقینەن ئەوەی کە هەر مرۆڤێکت بینی کە موسڵمان بوو شتێکی کرد و کردارێکی کرد کە مخالفەی ئاینە ڕاستەقینەکەی بوو دڵنیا بە خەلەل لە خۆی هاتی دڵنیا بە خەلەل لەوایە کە هەڵسکۆتەکەی متابقی ئەو شریعەتە نیە کە ئیسلام داوای لێ کردووە ئەبینی زین العابدین کە یەکێک لە ناوکانی ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کارگوزارەکەی ڕۆژی ئاوی بۆێنێ کە دەستنوێژ بگرێت گۆزەکەی لە دەستەکەی دوخوادا بەسەر یاسەر یەشکێنێ ئازاری پێگا یەکسەر ئەم کەسە ئەزانێمە کەسێکی ئایندارە یەکسەر دەست بۆ چیەکەوە بۆ نەسێکی ئاینی کە ئەم مرۆڤەی دروست کردووە لەیان نەسی ئاوا مرۆڤەی دروست کردووە ئەفەرمێ وەالکاظیمین الغەیظ بە زین العابدین ئەفەرمێ ئەوانەی کە باسی صفاتی ئیماندارەکە لەوانەی کە تووڕەبوونی خۆیانە خوێنەوە ئەڵێ باشەوە تووڕەبوونی خۆم خواردەوە والعافین عن الناس ئەڵێ لێشا خۆشە بن ئەڵێ وەلێش و خۆش بووم ئەڵێ والله يحب المحسنين وەخوای گەورە چاکارانی خۆش وا ئازاتیشم کردی یعنی سەیری کە مرۆڤێک لەو مەکانەتە ئەبینێ ئەزانێ ئەم کارگوزارە ئەزانێ ئەمە نەسێکی ئاینداری کردووە هەرگیز ڕەتەفعلێکی ناشرین ناکە بە ئاەتێک ئەبینێت ئازادێکا و یەنێتۆ ناو کۆمەلگا بە ئازادی بژی بۆیە هەموو ئەمانە ئەگەر ئێمە ڕازگۆ بین وەکو مرۆڤ ئەگەر تۆ ئیمانش بە ئیسلام خودی ئیسلام و پێغەمبەر ناری صلی الله عليه وسلم هەموو بە باڵانە جێبەجێ بکە یعنی هیواڵێ کاکەوە ناڕاست ئەڵێ ئەوە تاڵان چییە ئەوە مەسەلەن سیاسێکی گەندەڵە ئەوە چییە خۆ مسلمانی قەچێک نا مرۆڤ لەسەر فطرت پیا بووە لەسەر فطرت خوای گەورە خلقی کردووە ئەبێ وەکو خۆی مامەڵە بکەین نەک وەکوی جا بۆی ئەگەر مسلمان بێ هەڵسوکۆتێکی ناشایستە بکە دڵنیا بە لەسەر دینەکەشمانەکەوێ و وەکو باسشمان کرد پێشتر نابێت ئێمە بڵێن وەڵامە دینەکەی بەڵام ئێمە بێ ئاگامان لە هەڵسوکۆتی خۆمان بێ کە چۆن وێنای دینەکەین چکە خەڵک سەیری ئێماکە زۆر باش مامۆستا زۆر جار هەنێک موسڵمان هەن بۆ نمونە نوێژ ئیشا دەچێت بۆ مزگەوت و دەگەڕێتەوە بۆ ماڵە و میوانیان هەیە گفتوگۆ و مناقەشەیەکی زۆرەکەن لەسەر ئەوەی کە پشتگیری لە زاڵم و ستەمکار دەکات بە تایبەتی لەم سەروبەندێک ئێستا بژاردنەوە و قسە و باز لەو بارەوە هەیە ئایا ئەمە ئایندارەکەی تەنها لەوەیە کە نوێژی بە جەماعەت کرد و هاتوۆتەوە پشتگیری لە زاڵم و لە ستەمکار دەکات یاخودەوە تا ئەو عیبادەتەشی ینی جێگەی مەترسیە مامۆسای بەڕێز لە ڕاستیە ئاین ئەبێت کە لە دڵەوە وەرت گرت و زمان دەرت بڕی سێم شتێبێت لە کردارەکاندا ڕەنگ داتەوە یعنی ناکرێ وتیان کەسێکە بووە وتێتی من بەدەستی ڕاستم ئیسلام هەڵگرتەوە بەدەستەکەی تریشم چەپ برایەکیشی هەر مامۆسای ئاینی بووە خۆش مامۆسای ئاینی بۆ بەس درراوە بڵێن غەڵەت تێگەشتووە لە مەسەلەکە وتێتی کاکەم چییە لێ وەڵڵا هیچی وا نابێت دەستی ڕاستی چەپ و دەستی ڕاستی ئیسلامی بەڕاستی ئێمەی موسڵمان هەموو هەڵسوکۆتێکمان لەسەرمان ماڵە نەکەوەی هەڵسوکۆتمان کەلیملەتە کەلیمەیەک پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئەگەر بەلەتی کەلیمەیەک بەشداری لە تاوانی بکەی شەریکی تایە ئەچی جاوەی تۆ مەسەلەن هەڵبژاردنە یاخود پشتگیریکردنە هەر شتێکە تۆ کەسانێک هەڵبژێری کە دژی دینەکەی تۆ بن دژی قیەمی تۆ بن دوایی مەسەلەن دەست بۆ شتێ هەڵبژێن کە خوا بەرزکەنەوە کە خوا پێی ناخۆش بێ بەڕاستی ئێمە بێ ئاگامان لە خۆمان بێ موسڵمان هەر ئەوانن گەمە بۆ موسڵمانانەکەن کە تۆ دەنگیان پێدێت و هەڵیانە بژێری لە کای سیاسیا بێ لە هەر کایەکی ترا بێ یا بەژن و باڵای خەڵکانێکی ترا کە دیموکراسیەت وەمانە ئەدەی هەروانە زڵم تانە لە خوا و پێغەمبەرەکەی ئێمەدەن صلی الله عليه وسلم ئەی بۆ نای تۆ کەسانێک مەسەلەن بخەیتە پێشی خۆت و بیکەی بە براگەورەی خۆت کە خەمی دینەکەت و ئەخلاقیەتی بێ ئایا من پرسیارەکەم لە وڵاتە عەرەبیەکانە لە وڵاتە ئیسلامیەکان لە وڵاتی خۆمانە لە وڵاتێکی ترا ئەوانەی کە خیانەت ناکەن کێن ئەوانەی کە مەسەلەن خاک نافرۆشن کێن ئەوانەی کە مەسەلەن شەرەفی خەڵکە پارێزن کێن ئێمە بینین گۆڤەندێ چەند گۆمە دەنێتەوە لە ناو خێزانەکانە لە پشتی پەردەوە کەس نازانەمانە گروپن حکومەت پشتگیرانکە خەڵکی پشتگیرانکە چین ئەبینی ئافرەتێ کە برادەرە وتی گوێ لەو سۆتە بگرە کە هاوڵەت یاڵێ من خەرک و لەگەڵ خێزانمە ئاشت لەگەڵ خێزانەکەمە باوکو دایکمە ئاشتە بوومەوە یعنی بزان چۆن بە چی شتێت وەراوە لە خێزانی بەڵام ئەو گۆڤەند و گۆبەندانە چیان نەکرد لێ کە بۆ شێوازە ئابڕویان بردن یعنی ئەوەی کە حەزەکە مەسەلەن هەوڵی دا و هەتاکو ئێستا گەندەڵی لە خەڵک ناکە کێیە یاهیندارە برای بەڕێزم یعنی ئەمە ئەبێ ئەگەر سەر بە هیچ ئەو لارانیش نەبی کە گەندەڵ نین ئەبێ دان بە شتە بنین کەسێکی سیاسی نین بەڵام
چاومانەیە ینی عقلمانەی شتەکانە بینین ئەوەی کە گەندەڵی لێ ئەکا و ئەمجا بەڕاستی من زۆر کەس مسلمان بەداخۆم فەرموودە جەبەجێەکەین ئەڵێ مسلمان لە دوو جار لە کونێکۆ ناگەزی ئەمە جارێ دەجاگەزی ئەوێ مەشەر بیرمان ناکەوێتەوە بەرە بۆیە ئاگامان لێبێ بەڕاستی کە بزانین پشتگیری کیەکەین و لەگەڵ کیاین و بەژن و باڵێکی ئاڵەدەی زۆر باشە ماوە ساتوانین بڵین ئەخلاق ویژدان ئاین ڕاستە ئەوەی کە ئایندار بێ دەبێ هەردووشی هەبێ بەڵام ڕەنگە هەن خەڵکانێکی زۆرمانن لە کۆمەلگا خاوەنی ئەخلاقن خاوەنی ویژدان بەڵام ئایندار نین چۆن ئەمانە تەوزیفەکەی مامۆستا جەلالی بەڕێز دیارە شەرت نییە هەر کەسی ئایندار نەبووی تر ئەخلاقی نەبێت یان بەها کۆمەڵاتەکانی تیانە بێ و بڵێ مرۆڤێکە شەرتیش نییە هەرکەس ئاینی هەبوو ئیتر حتمەن بە ئەخلاق بۆیە وەکو باسم کرد ئەم مرۆڤەکە لە دایکە بێ خوای گەورە وا بەنامێکی کردووە کە بە شێوەیەکی جوان مامەڵەکە ئەگەر ئەوە کۆمەلگا و خێزانە باسمان کرد کە ئەی با بەرە و شوێنە ناشرین و منە مرۆڤونەکەی دائڕنێ ئەجینا ئەو مرۆڤە خۆی ئەگەر ئەو کاریگەرە نەریانەی کە لە دەوریاتی ئەوە نەبن هەرگیز خەرکەسێکی مرۆڤێکی خراپی لێ دەرناچێت ئێمە لە هەموو وڵاتەکانە مەسەلەن هەمانە مەسەلەن کەسێکی بە ئەخلاقە کەسێکە مەسەلەن حرامخۆر نییە کەسێکە مەسەلەن ئەو شتانەی کە زەرەر لە دەوروبرێدا هەرگیز نایکە یعنی بۆ نمونە زەرەری بۆ دراوسەکەی نییە ئەگە چی موسڵمانیش نییە مەسەلەن ماڵی خەڵک ناخوا وڵاتی کەس کاون ناکە ئەوە ئەکرێت ئەمە مرۆڤێکی دینداریش نەبێ بڕای بە خوای گەورە نەبێ بەڵام ئەمە قیەمێکەیەکی بەچێت و کەوت فیترەتە پاکێ ئەوە ئەگەر ئەوەی کە ئەگەر ئاینداریش نەبێ بڕوا بە دینەکە ئەو حساب و کتابێکی لای خوای گەورە هەیە کە لەسەر ئێمە نیە محاسبەیکەین خوای گەورە لەو دنیا محاسبەیەکە بۆیە ئەکرێت کەسێک ئایندار نەبێ و ئیمان بە ئیسلام مەسەلەن یام دینێکی تر نێرێ بەها کۆمەڵاتەکان کە سوودی بۆ خۆی دەوروبەری هەیە جێبەجێ بکات زۆر باش مامۆستاوریا هاتنە ئارای کۆمەڵی ڕێسا و یاسای غیرە ئاینی و هەروەها جیهانگیری کە تێکەڵ بە جیهانی ئیسلامی بوو ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەوەی کە مرۆڤ وردە لە ئاینەکەی دابماڕێت من بە قەناعەت وەڵێمەڵێم و کەسانەی کە ئەلمانیەت و چەپیان دامەزران مەسەلەن لە فەڕەنسا ئەم شۆرشە سەردا ئیسس زینیان کەیتۆ ئەلێن ئێمە شایانی مەحکەمەکردنین چونکە خەڵکێک لە دوای ئێمە هاتن ئەم ئەلمانیەت و چەپیان هێنا بۆ ناو وڵاتە ئیسلامیەکان چونکە میلەت ئێمە پێویستی بەوە نەبوو يعني مارکس کە مثلا لێ ئاین تلیاکی گەلانە لەسەر چی ئەساسی بوویت خۆ بە بەرامبەر بە ئیسلام نەیوتۆ بەرامبەر ئەو دینە دەستکاری کراوە سەپێنراوەی کە لە چوادەوری هەبوو لە ئەڵمانیا و پاشە لە بەریتانیا ئەمانە بووە بینوێتی بۆیە ئەوانە دژی دین بووە ئەنا خۆی دیان بەوە ئەنێ مارکس مثلا لێ ئاین دڵی چەساوەکانە یعنی پەنای چەساوەکانە بەڵام ئەو ئاینە کە دوای ڕخنیان لێگرە و ئاینەیە کە لە چوادەوری خۆی هەبوو نەگەوت دینی ئیسلام چونکە دینی ئیسلام ئاینێکی متەکامیلە مەرزومێکی متەکامیلە بۆ حکمکردن هاتووە بۆ مامەڵەکردن لەگەڵ تاک و خێزان و کۆمەلگا و دەوڵەتداری هاتووە چونکە ئێمە بێژوومان ئەوە دیارە وەکو دینێکی تر نییە مەسەلەن کە شێوەندراوێ و مامەڵەیەکی ناتەنووسی لەگەڵ ژەدەسەکانی کردو بۆیە خەڵکانێک هاتن ئەلمانەتیان دامەزان بۆی کە دژی ئەم سەپاندنی ئەم ئاینە یعنی بینیت کەسێکی وەکو زمانی ئیمامی عومەرە کاتێکە نوێنەرەکەی چێتە لای ڕۆسەم لە فارسەکان ئەڵێ ئێوە بۆچی هاتوون ئەڵێن ئێمە هاتوین لە جەور و زوڵم و ستەمی ئەدیار ئەو دینەکان کە بەسەر دەڕان دروستی کردووە بتان بن بۆ عەدلی ئیسلام و هاتوین لە عیبادەتکردن بۆ مرۆڤەکان بتان بۆ عیبادەتی ڕەب العالەمین نەی عیبادەتی من و پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە دینی ئیسلام کە هات پێچەوانی دینەکانی تر بوو هەموو لەسەرەوە تا خوار حکمڕانی تیا بوو مامەڵەی تیا بوو مەسەلەن عیبادەتی تیا بوو من لە خەوە شتەکانمان تیا تا بەخەبەر بێن تا خەوینەوە بەرنامی بۆ داناوی خوای گەورە بەو شێوازە دینی ئیسلام بۆیە متەکامیلە و هەر ئەبێ بەو شێوازەیەش بێت چونکە ئەبینیت ئێستا ئەوانیشی کە پێشتر کە باسی بێدینی خەڵکیانە کرد ئەڵێن بێدینی مەسەلەن پێشکەوتن و پێبەخشێ و بێدینی مەسەلەن بەختەوەری پێوشە بینیمان وان نییە یعنی بەڕێزان ئێستا نەبینی ئەوانەی کە خۆیانە کوژن کێن خەڵکێکە کە دوورن لە دینەوە جاری وایە لەوە چیە لە عاشقی ئافرەتێکا خۆی کوشی جاری وایە مەسەلەن لەوەی کە تووشی زەرەرێکی بازرگانی ئەبێ یاخود مەسەلەن تووشی سەکتەیەکی کەس مردن ئەبێت بەڵام ئەگەر من ئایندار بم هەموو ئەمانە حەلی ئەمانم بۆ ئەکا و ئەتوانێت قەرەبووی ئەوش بۆ کات و بەختەوەریشم بکە تەنیا بەڕاستی ئاینە وەکو فەیلسوفێک ئەڵێ تەنیا ئاین دەتوانێت واتە بەژیان بدات زۆر مامۆستاگیان زۆر سپاس دەکەین سپاس کردلەوەی کە میوانی پەیامی ڕۆژ بووی زۆر سپاس زۆر سپاسی جەنابتان میوای سەرکەوتن بۆ ئێوە خوازم وڵات زان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لات
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژوو بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقیب بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقیب بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ماوەیەکە پرۆسەکانی هاوسەرگیری بە کۆمەڵە کۆمەلگای ئێمەدا بووەتە شتێکی باو کە هەم هاندانێکی باشە و هەم هاوکاریەک و دەستگیرۆیەکیانەکرێت لەلایەن خەڵکان و ڕێکخراوە خێرخوازیەکانەوە. لا هەولێر ئاهەنگێکی بە کۆمەڵی هاوسەرگیری ئەنجام درا لە چەند ڕۆژی ڕابردوو کە پەیامنێرمان ئیدریس محەممەد راپۆرتێکی بۆ ئامادەکردین پێکەوە بینەری ئەو راپۆرتە دەبین. پرۆژەیەکی هاوسەرگیری بە ناوی کەژاوی بەختەوەری لەلایەن هەردوو ڕێکخراوی پاکیزەیی و مرۆڤدۆستان سازکرا. پرۆژەکە بریتیە لە ئاهەنگی هاوسەرگیری بۆ 64 کوڕ و کچی گەنج کە ئاسانکاری مادی و معنەویان بۆ کراوە. ئامانج لە پرۆژەکە وەک ڕێکخەرانی دەڵێن بەرپاکردنی هاوسەرگیریەکی سەرکەوتوو ژیانێکی ئارامە. لەو پێناوەشدا پسپۆڕانی کۆمەڵایەتی ڕێنمایی تایبەتیان بە هاوسەرانی نوێدا تا بتوانن مامەڵەی دروست لەگەڵ ئەم قۆناغە نوێی ژیان بکەن. بەڕێوەبەری پرۆژەکە دەڵێت تا ئێستا نزیک بە 70 پرۆسەی هاوسەرگیریمان ڕێک خستووە. ئامانجمان هاندانی گەنجانە بۆ چوونە نێو ژیانی هاوسەری. ساڵی سێمە ئەمە ئەو پرۆژەمان ئەنجام دەدەین. ساڵی یەکەم بیست لە کوڕکچەکان بۆ ساڵی 2052 ئەو سال بدە 64. ئەو پرۆژەیە بەڕاستی ئامانجی بەس لانی مادیەکەنی هاوکاری بکەین لانی پەروەردەکردنیشیان ئەو گەنجان هەموو سەردان کراینە لە ماڵەوە مەسەلەن فۆرمیان لێ پڕکرایتەوە کە خەڵکی مستحق بوون ڕووی هاوکاری یارمەتی بدرێن بزانین لەبەر چ مەسەلەن ناتوانن بگوازنەوە زیاتریان مەسەلەن مارەیان کردیا فترەشی زۆر ناتوانێت بگوازن ئەو کێشانەمانە بۆ حەل کردینە. ئەمە هەوڵ دەدەین ینی بەڕاستی ئەو پرۆژەی گەورەکەین یعنی ویسا ئاستی هەرێمی کوردستان ئینشاڵڵا نەک 100 و 200 و محاول بکەین بە 1000 گەنجی ئینشاڵڵا ئەوە بکەن داوا لە خەڵکی بۆ هاوکارمان یارمەتی مامدەن لێ پرۆژەی بەرەو پێش بن ئینشاءالله تعالی. بەداخەوە چەند ساڵێکە قەیرانێکی دارایی هەیە و قەیرانی دارایەکە وای لە گەنجان کردو لە پرۆسەی هاوسەرگیری سار بنەوە و کەم تەرخەمی بکەن یاخود بەرەوە ئەو پرۆسەیە نەچن و ترس و خۆفێکیانە بێت. زۆر گرنگە کە ئەم کچ و کوڕانە تازەن و گەنجن ڕەنگە تەجروبەیەکی کەمیان هەبێت لەسەر ڕەگەزی بەرامبەر تەجروبەیەکی کەمیان هەبێت لەسەر پرۆسەی هاوسەرگیری. ساڵانە ئێمە زنجیرەیەک سیمیناریان بۆ دەکەین زنجیرەیەک کۆڕ و سیمینار و چالاکیان بۆ ڕێک دەخەین بۆی هەم لە پرۆسەی هاوسەرگیری بگەن و بزانن چۆن خێزانی بەختەوەری دروست
پرۆسە بێت و چۆن کێشەکانیان چارەسەرکەن چونکە ئێمە تەنها پرۆسی هاوسەرگیریەکەمان لا مهم نییە بەردەوامی هاوسەرگیریەکەەوە بوونی خۆشەویستی و محەبەتەکە بۆ خۆی خاڵێکی گرنگە کە ئێمە هەمانە لەم پرۆسەیە. بەشێک لەو کوڕکچانش کە لە ڕێگەی ئەو پرۆژەیەوە ژیانی هاوسەریان بۆ ڕێکخراوە خۆشحاڵی دەردەبڕن و سوپاسی هەموو ئەو کەسانش دەکەن کە کار ئاسانیان بۆ کردوون. الحەمدوللا وە شکر کە پرۆسەکە بە شێوەیەکی سەرکەوتوو بەڕێوە چوو و زۆر دڵمان خۆشە خۆم و هەم خێزانم کە ئەو گەنجانەی وەکو خۆمان ئەیان بینین لەم حاڵەتەیە و ئوستازانی خۆمانە بینین کە لەم پرۆسەیە حاضر لە ڕووی مادیەوە لە ڕووی معنەویەوە هاوکارێکی زۆر کراوین. زۆر خۆشحاڵم ئەمڕۆ کە خۆم لە مەراسیمێکی لەم شوێیە بینمەوە ئەوە پێم خۆشە سوپاسی هەردوو ڕێکخراوی کەژاوی بەختەوەری و ڕێکخراوی پاکیزەی بکەم کە هەستاون بم جۆرە پرۆژەیە زۆر سوودی هەیە وەکو ئەوەی کە خۆشتان باستان کرد کۆمەڵە کەسایەتێکی زۆر بەڕێز کە ئەزمونیان زۆر لە ئێمە زیاترە ئاماژگاری ئێمەیان کردووە و ئێمەش ئینشاڵڵا هەوڵین لە ژیانی خۆمان تەطبیقی بکەین. سەبارەت بە پرسیارەکەش بێگومان ینی هەستم کرد زۆربەی ئاماژگاریەکانن بۆ ئێمەی خانمان بووە چکۆ کۆزانین دایک ئیشی پەروەردەکردنە و زۆربەی ئەرکە قورسەکەکەوێتە سەرشانی ئێمە. 7 ساڵە هەرێمی کوردستان گیرۆدەی دەیان قەیرانە لەو نێوانەشدا ڕێژەی هاوسەرگیری بە ئاستێکی بەرچاودا بەزیوە بە گوێرەی وتەی شارەزانی ئەو بوارەش بێت لەم چەند ساڵەی کۆتایی بەهۆی قەیرانی داراییەوە گەنجان ناتوانن ژیانی هاوسەری پێک بێنن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، تایبەت بە پەیامی ڕۆژ. بەڵازان و خۆشەویستان لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە ئامادەکاریەکانی دەستپێکردنەوەی وەرزینەوەی خوێندن دەکەین. زانین دایکان و باوکان چەند گرنگە ئامادەکاری بکەن بۆ منداڵەکانیان بە تایبەت ئەو منداڵانی کە سەرەتایانەوە دەچنە پرۆسی خوێندنەوە وەروها مامۆستایانیش چۆن دەبێت ئامادەکاریان هەبێت. لەو بارەیەوە هاوکارمان ئیمران ئەمین لە هەولێرەوە تەورێمان پێشکەش دەکات. ئیمران سڵاوی خوا لەبێت و فەرمووەم تەورێمان پێشکەش بکەن. بەڵێ کاکدانیە سڵاوی خوا لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانتان. بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێرەوە دێمە خزمەت ئێوە عزیز و خۆشەویست. بێگومان لە بەیانیەوە خوێندنگاکان دەکرێنەوە بەڕووی قوتابیان و لەگەڵ بوونی کردنەوەی دەرگاکان پێویستە کۆمەڵە ئامادەکاری هەم لە ڕووی خێزانەوە هەم لە ڕووی وزارەتی پەروەردەوە بکرێت. بۆیە ئێمە ئەو ڕۆکە تاوتوێەوە دەکەین ئەو ئامادەکاریانە چین کە پێویستە لە ڕووی خێزانی ئەو بۆ خوێندکارێک بکرێت و ئەو ئامادەکاریانە چین کە وزارەتی پەروەردە دەبێ بیکات و نەیکردووە. لەگەڵ مامۆسایەکی بەزمون کە 30 ساڵی ڕێک خزمەتی لە وزارەتی پەروەردە و لە کەرتی پەروەردە هەبووە بەگشتی دەمەوێت تاوتوێ و بابەتێ بکەم. مامۆسا خوبریە، مامۆسا زۆر بەخێر بێت، خۆشحاڵین کە ئەمڕۆ لەگەڵمانی. زۆر سپاس مامۆسا. بەهر بەوە دەست پێکەم 30 ساڵ تەمەنێکی زۆرە لە خزمەتکردنی خوێندکاران و بزاتیش لە کەرتی پەروەردە و لە نێو قوتابخانەکان. بەگشتی ئاستی پەروەردە چۆن دەبینی؟ ینی ئاستی خوێندکاران ساڵ بە ساڵ بەرەو پێش دەچن بەهۆی بەرەو پێشچوونی تەکنۆلۆژیاشیان دەگەڕێنەوە دواوە. بەنای خۆی بەخشندە میهرەبان لێرەوە سڵاوم بۆ سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و بینەرانی بەرنامەی پەیامی ڕۆژ و سڵاو و پیرۆزبایی بۆ سەرجەم قوتابیان و خوێندکاران بۆ دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن. ئەتوانین بڵێن لە وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەڕاستی گەشەکردنی تەکنۆلۆجیا و گەشەکردنی پەروەردە و فێرکردن خەریکە دوو ئاڕاستی دژەیەکیان وەرگرتووە. واتە لە ماوەی 30 ساڵی کار و ئەزمموی من لە بواری پەروەردە ساڵ بە ساڵ سیرەکەی ئاستی پەروەردە و ئاستی فێرکردن لە ژیاتی ئەوەی گەشە بکەوە بەرەو پێش بچێ بەرەو دواوە دەچێت. لە ڕاستیە ئەتوانین بڵین بە پێشکەوتنی تەکنۆلۆژیا و ئەو بارودۆخەی کە من باسی خۆمان و هەرێمی کوردستان و بارودۆخی پەروەردەی و فێرکردن لە هەرێمی کوردستان بکەم بە تایبەتی ئەتوانم بڵێم لە ماوەی 6 ساڵی ڕابردوو تا ئێستا زۆر خراپ بچووە، زۆر بڵێن بەرەو دواوە چووە لە گۆڕینی سیستەمی پەروەردەوە کە بەناهێجی پەروەردەیەوە کە دەستی پێکرد و لە هەروەکو چۆن
ئێمە بڵێن کاتێکە سیستەمی حکومڕانی لە هەر وڵاتێکە بەڕاستی سیستەمێکی حکومڕانی سەقامگیری شەفافی خەمخۆری گەل و میلەتی خۆی نەبێت بەدڵنیاییەوە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر سەرجەم سێکتەرەکان و یەکێک لە سێکتەرە هەرە گرنگەکانی هەر وڵات و هەر مەملەکەتێک سێکتەری پەروەردە و فێرکردنە. ئەوەی ئێمە بەدیمان کردو من بە ئەزمموی کاری خۆم سیرەکەی ئاستی ڕاستە منهەجەکان قورس بوون، منهەجەکان بڵێن تاوڵی دەوڵەمەند بوون. من کە سەیری مەناهیجی پەروەردەی یەکەم بەڕاستی منهەجەکان منهەجێکی تابڵی بڵێن پڕ لە عیلم و زانست و زانیاریە، بەڵام میکانیزمی جێبەجێکردن و پراکتیزەکردنی ئەم منهەجانە بە هیچ شێوەیەک گونجاو نەبووە و لەگەڵ واقعی ئێمەیە، لەگەڵ واقعی پەروەردەیی ئێمەیە، لەگەڵ ژینگە پەروەردەیەکەی ئێمەیە یەکی نەگرتووەتەوە. واتە ئەوانەی کە سیستەمەکە دادەنێن و منهەج دادەنێن دوورن لە واقعی کۆمەلگا؟ بەدڵنیاییەوە دوورن. بۆ نمونە منهەج دانراوە، منهەجێک کە دەڵێن منهەجی سویدیە و بۆ سیستەمی سوید دەگونجێ. سوید لە هەشتی بەیانیەوە قوتابی ئەچێ بۆ قوتابخانە تا 4 ئێوارە کە دێتەوە بە هەگبەیەکی پڕەوە دێتەوە قوتابیەکە، یعنی تۆ بڵێ حتا قەڵەم و کتێب و دەفتەر لەگەڵ خۆی ناهێنێتەوە. لە مەکتەب ژینگەیەکی وا لە قوتابخانەکە ژینگەیەکی وای بۆ دروستەکرێ بۆ فەراهەمەکرێ کە ئەو منهەجە کاتێکی تەواوی پێ ببەخشرێت. ئێمە کتێبەکان ئەگەسیری منهەجی قوتابخانەکان بکەی، منهەجی قوتابیان بکەی، هەمووی کتێبی 200 لاپەڕەیی کاتێکیان بۆ دانراوە کە ئەبێ لە 40 دقەیە ڕۆژانە 40 دقە 45 دقە ئەم منهەجە بخوێنرێ. ئەوە بە 45 دقە لەسەر ڕەحلەیەکی وشکە تەڵەبە ناتوانێ هەڵزمی ئەوە بکە. لە هەمووی خراپتر ئەو منهەجە کە هاتووەتە ناو سیستەمی پەروەردە لە هەرێمی کوردستان مامۆستاکان ئامادەکاریان بۆ نەکرا. جا مامۆستا منەمەوێ ئەوە بپرسم، ئاستی زانستی باسی کردا بەزیوە بەداخەوە. مامۆستا بەرپرسا یان وەزارەتی پەروەردەیان کێ بە بەرپرس دەزانی لەمە؟ من وەکو مامۆستایەک کە ئەزمونم هەیە لەو بوارەدا، یەکەم سیستەمی حکومڕانی و دەسەڵات بەرپرسە. ئەم سیستەمە دیارە وەزارەت و ئەوە بەو سیستەمەوە بەسراوەتەوە و لە سەروی هەمویانەوە وەزارەتی پلاندانان و پلان و تەخطیط بەرپرسە کە دەبێ کە یاوە نەمان بێ کە هەمان ئەبێ پلان و بەرنامەیەکی گونجاوی هەیە بۆ سەرجەم سێکتەرەکان و وەزارەتی پەروەردە. یعنی ئێمە بینیومانە بە درێژایی بڵێن ئەو کابینە یەک لە دوایەکانی کە هەمان بۆ لە هەرێمی کوردستان کەسێکی مامۆستایەکی بە ئەزمون نەکراوە بە وەزیری پەروەردە کە خۆی ئاگادار و شارەزا بێت لە واقعی پەروەردەیی، لە ئەرکی مامۆستایەتی، لە ئەرکی قوتابیەتی. یەکێک لە سیستەمەکان یان یەکێک لە پلان و بەرنامەکان کە هەوەیە، ینی من ئێستاش کە خۆم 30 ساڵە مامۆستام، کاتێک کە مامۆستایەکی خۆم ئەبینم، مامۆستایەکی خۆم ئەبینم تەمەنی چی هیزان کۆ بێت چ قۆناکانی پێشتر هەر خۆم کۆ ئەەکەمەوە بەڕاستی. بەڵام سیرەکەی ئێستا لە سیستەمی پەروەردەی ئێمەیە ئەوەی کە ڕێزی لێ نەگیرا و ڕێزی لێ ناگیرێ و لە شەقامە کاتێک کە مامۆستاکە داوای مافی خۆی ئەکا شەقی تێ هەڵەدرێ. یعنی سیرەکەی ئەوە گەورەترین شت کە پێویستە بۆ مامۆستا، یعنی ئەو حەقە مافە معنەویە ئەبێ هەبێت نییە. ئەو مافە معنەویە تا ئێستا نەماوە بۆ مامۆستا. دەتوانین بڵێنەوە ڕۆژەی کە مامۆستا لە بێموچەی هاتە سەر شەقامەکان و ڕۆژایە سەر شەقامەکان هەر لەو ڕۆژەوە ئاستی زانستی دابەزی کە مامۆستا پێشگوێ خرا ئەو کات ئاستی زانستی و قوتابخانەکانمان بەو شێوازەی دەهات. من خۆمێکێک بووم لە مامۆستایان کە پێشەنگایەتی ئەو خۆپیشاندانم کرد، نەک بۆ ئەوەی بڵێم موچەم نەما مافم نەما. مامۆستا مافی معنەویشی پێشێل کراوە، نەک هەر مافە مادیەکەی.
ئەمە وەزعەکە کە ئەو بارودۆخە پەروەردەیە دروستی کردووە کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە جبریل دێتە خزمەتی دێت پرسیار لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکات بە خوشوعەوە لە بەردەمیادا دەنیشێ و مەلائیکی خۆیە ئەویش پێغەمبەری خۆیە دوایی کە پرسیاریان لێکرد باشە ئەوە چۆنە یعنی بۆ بەو دیارە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دێت لە سەر چۆکدا ئەنیشێ ئەسحاب کە لە دەوریان سەریان سوڕەمێنێ بۆچی چونکە پرسیار و وەڵام بووە مامۆستا و قوتابی لەسەر ئیسلام لەسەر دین لەسەر وەنیە بنەماکانی ئیسلام کەواتە ئەبێ یەکەم ئێمە ڕێز و شکۆ بۆ مامۆستا بگەڕێتەوە پاشان لە زۆربەی وڵاتان ئەو مافە مادی کە بە مامۆستا ئەدرێ زۆر زیاترە لەو مافەی کە بەکێ ئەدرێ کە بە وەزیرێک و پەرلەمانتارێک ئەدرێ بۆچی چونکە پەروەردەکردنی داهاتووی میلەت کە مناڵان لەوێ دەست پێ دەکات یعنی پەروەردەکردنی مناڵ لە دەستی مامۆستایە مامۆستایە کە دەتوانێت وەزیرێک پەروەردە دەکات پزیشکێک پەروەردە دەکات مهندسێک پەروەردە دەکات کەواتە ئەو کارخانەیە کە کەسایەتی مرۆڤەکان تێیدا دێنە ناو کۆمەڵگا و پەروەردە دەکرێن قوتابخانەکانن ئەبێ بەهێزترین پلان هەبێت چ لە ڕووی فێرکردنی علم و زانستەوە چ لە ڕووی پێگەیاندنی کەسایەتیەوە من مناڵەکەم جاری وایە دێتەوە لە قوتابخانە سەری سوڕەمێنێ یعنی هەندێشت باسەکە ئەڵێ مامۆستاکە بە زمانی قسەی لەگەڵا کردووە چونکە مامۆستاکەش خۆی ئامادە نەکراوە ئامادە نەکراوە بۆی کە مامۆستا بێت زبر یعنی بە زمانێکی وا قسەی لەگەڵ کردووە شەرمی لە خۆی دەکات چونکە فێری ئەو شتە نەبووە مامۆستا خوڕیە ئەمە باسمان کرد مامۆستا ینی وەزیر پێگەێنێ بەڕێوەری گشتی پێگەێنێ تەنانەت پەرلەمانتاریش پێدەگەێنێ باشە بۆچی هەر کەسێ دەچێتەوە پۆستانەوە بە تایبەت پۆستە حکومیەکان هەمان هەڵی ڕابردوو جێبەجێ دەکاتەوە هیچ پەروەردەیەکی باش نابینی یەکشت توانین بڵین ئەوانەی کە کاربەدەست و دەسەڵاتدارن و دەبنە وەزیر و پەرلەمانتار و ئەوانە توانین بڵێن بە ژماری پەنجەکانی دەست ئەژمێرێک کە لە واقعی ئەم کۆمەڵگەیەوە گەورە بوو بن بچنە سەرەوە بەڵکو زۆربەیان سیرەکەی لە وڵاتانی دەرەوە ژیاون ئەو جادێنەوە ئێرە ئەکرێن بە بەرپرس و ئەکرێن بە پلەی گەورەی حیزبی و پەرلەمانی ئەوانیان پێدرێ ئەمە یەکێکە لەوە کارەکان پاشان سیستەم و بەرنامە و پلانێکی دروست و تەندروست نییە کە وەزارەت یا وەزیر خۆی بێت تەطبیقی بکە بۆ خوارەوە منهەجەکە یعنی ئێمە کە باسەکەین ئێستاش لە هەرێمی کوردستان کە ئێمە خاوەنی ئەو هەموو سەرۆت و سامانەین قوتابخانەمان هەیە سێدەوامیە ئەمە چۆن ئەتوانێت هەزمی ئەو منهەجە بکە ئەو منهەجە چۆن بگا بۆ قوتابیە بەڕاستی بەیانی قوتابخانەمانەیە 56 قوتابی تایە ئەمە گرفتە یعنی کۆمەڵێ ئێمە ئەتوانین بڵین لەسەر ئاستی منهەج گرفتمان هەیە لەسەر ئاستی ئامادەکاری بۆ پرۆسی پەروەردە گرفتمان هەیە لەسەر ئاستی لۆجستی و تەکنیکی و ئەوانە گرفتمان هەیە ئێمە خۆمان لە قوتابخانەیەک بووین ئەمساڵ کە دەوام دواکەوت بوو منداڵەکان هەموو لە گەرمایانەیان نەزانی چی بکەن ئامادەکاری نەکرابوو کە تۆ بەهۆی کۆڕۆنا و هەر شتێکە کە ئێمە دوای ژوای لێ هاتبوو خەڵق قەنەعەتی وا بوو کە ئەم پرسی پەروەردە و فێرکردنە پرسێکە بە حیزبی و بە سیاسی کرابوو ئەینا زۆر شتیتر کراوە بۆ قوتابخانە داخرا ئێستا بەیانی قەرارە قوتابخانە دەست پێ بکاتەوە و ئیتر وەزارەتی پەروەردە بە فەرمی ڕایگەیاندووە کە لە بەیانیەوە دەوامی قوتابخانەکان دەست پێ بکاتەوە تا چەند پێ دوای ئامادەکاریەکان ئەمساڵ لە ساڵانی ڕابردوو باشتر دەبێت و ئەمساڵ قوتابیان دەتوانن لە کەشوهەوایەکی فێنکاوانەکان بخوێنن وەڵاهی ئەوەی من ئەیبینم ئامادەکاری هەر نییە پلان و بەرنامە هەر نییە تۆ مامۆستا هیچ پلان و بەرنامەیەکتان بۆ هاتووە قوتابخانەکەتان هیچ ئامادەکاری بڕیارمان بۆ هاتووە بەڵام پلانمان بۆ نەهاتووە زۆر جار ئێمە گرفتی ئەومان هەوێ و بەردەوامیش وتومانە باشە جاری وا هەیە سیرەکەی لە ناوەڕاستی پرۆسی خوێندنایە بڕیارێکت بۆ دێ یعنی شتەکان
پێشتر ئامادەکاری بۆ نەکراوە پێشتر زەمینە سازیەکی باشی بۆ نەکراوە و بەڕاستی ئێمە ئێستا ئەتوانم بڵێم هەر خودی بڕیارەکەی وەزارەتی پەروەردە سەر لە شێوانی تایە دەڵێ هەندێک لە قوتابخانەکان دەوام دەکەن و هەندێک دەوام ناکەن آخر وەزارەت و ئەبێ پلان و بەرنامەکەی گشتگیر بێت چونکە ئەمە پرۆسی پەروەردەیە تەنانەت یەکێک لە گرفتە سەرەکیەکانمان ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانەوەیە کاتی خۆی هەموو ئیش بۆ ئەوە دەکرا کە پەروەردە و فێرکردن ئیلزامی بێ و حکومی بێ ئاسانکاری بۆ بکرێ کەچی ئێستا پەروەردە و فێرکردن خەریکە دەبێتە کەرتێکی تایبەت قوتابخانە حکومیەکان گرنگی و بایەخی پێ نادرێ مامۆستایان کە لە قوتابخانە حکومیەکانیان ماندووترن بەڵام حەق و ئیستحقاقاتی خۆیانیان پێ نادرێ ئەمە هۆکاری ئەوەیە کە بەڕاستی خێزانەکان زۆربەیان سێرەکەن مەجبورە بن ئەبینن هەر زۆری دووری بۆ نەڕۆین ئەم ساڵ بڵین کۆمەڵی قوتابی لە پۆلی شەشەمی زانستی و وێژەی و بەشەکانی تر پلەی یەکەم و دووەمیان بەدەستێنە واتە نمرەی 199یان بەدەستێنە ئەو جیاکاریە ئەو تەڵەبەیەی کە لە کەرتی تایبەت بووە لە قوتابخانەیەکی تایبەت بووە بۆ عەرزی ئازەڵاتی خۆی دێت سیارەی 0 کیلۆمەتر پێشکەشی تەڵەبەکەی خۆی ئەکە بەڵام ئەو تەڵەبەی کە لە کەرتی حکومی بووە تەنانەت قوتابخانەکەی ناتوانێت سوپاسنامەیەکیشی بۆ بنێرێ من خۆم مناڵەکەی خۆم پار لەسەر ئاستی هەرێم دووەم بوو تا ئێستش لەلایەن قوتابخانەکەیەوە تەکریم نەکرا کە سیستەمی ئینگلیزیش بوو کەواتە ئەم جیاوازیە لێرەوە دەست پێ دەکا یعنی ساڵی داهاتوو زۆربەی دایک و باوکان یا مەسەڵەن قوتابیەکان ئەوانەی کە زیرەکە نەزان ئەتوان دەرەجەی باش بێنن حەز ناکەن لە قوتابخانە حکومیەکان بن ئەڵێن با بچینە بۆچی چونکە لەوێ بڵین تەکریمەکە مادیە کە ئەمە من بەلامەوە هەر شتێکی زۆر خراپیشە تقریبا شکاندنی تەڵەبەی ترەوە ئەوانە ینی هەر شتێک چووە قاڵبی مادەوە لە کەرتی پەروەردەیە باش نییە باشە مامۆستا خۆمریە باسی کۆمەڵی کەم و کوڕیمان کرد حەزەکەم لەگەڵ ئەو هەموو کەم و کوڕی کە لە مامۆستا و لە قوتابی و لە وزارەتی پەروەردەیە هەیە بە قوتابیان دەڵێ واز لە قوتابخانە بێنە نەخێر ئێمە گرفتمان ئەوەیە ئێمە گرفتی سەرەکی ئەم ساڵانی دواییمان چییە خەریکە ڕۆیایەکیان لای قوتابی لای تەڵەبە دروست کردووە کە خوێندن و وەکو یەکوایە هیچ سوودێکی نییە وا بوو بە مامۆستاش وا کولیەشی تەواو کرد وا بوو بە پزیشکیش خۆت دامەزراندن نییە ناتوانێت ئەو بێتە سەرچاوێکی داهات بۆی ئەڵێ با هەر بەبێ کێشە و مەشاکیل با بچم لە بازاڕە ئیشکەم ئەچێ شاگردیە کاچێ یعنی ئەکە سەیری ئامارەکان بکەین ڕێژەیەکی زۆر لەم ساڵانەی دوایی لە قوتابیان واز لە خوێندنە هێنن بێزارەکرێن کاکە ئەوەی کە ئەمڕۆ ئێمە ئەیبینین بەهۆی بێپلانی حکوومەتەوە بەهۆی گرنگی نەدان بە گەنجان و قوتابیان ئەوە تا بەلێشە و گەورەترین سەرمایی وڵات کە گەنجانن وڵات بەجێ دێڵن ڕوو لە هەندەرانەکەن ڕوو لە داهاتوویەکی زۆر نادیارەکەن ئەوە تا ئەبینین بە دەیان و بە سەدان تەرمی گەنجەکانی ئێمە لە وڵاتانەوە دێتەوە بۆ خێزانەکانیان بۆ دایک و باوکەکان ئەمە چییە؟ ئەمە کەواتە ئێمە حکومداریمان نییە لە ڕاستیە ئێمە شتێکمان نییە بە ناوی حکومداری ئێمە شتێکمان نییە لە خەمی هەمووش یەگەڕێتەوە بۆچی ئەساسەکە بنەڕەتەکە کە چییە؟ کە پەروەردەیە کە کەرتی پەروەردەیە کەرتی وەبەرهێنانە کەرتی ئاسانکاریە بۆ ئیش و کار و پرۆژەکان بۆ گەنجان کەرتی هێنانی دەستی بێگانە و بیانی بۆ وڵات لەلایەن کۆمپانیەکانی دەسەڵاتەوە و وەلانانی هێز و تاقە و توانای گەنجەکانی خۆمان یەکێکترە لە هۆکارەکانی ئەو کارە ساتە نانی مامۆسات حەزەکەم کورتیکەینەوە تۆ پێیان بەڵی بەردەوام بن تا هەتایە هەرێمی کوردستان لەدەست ئەوانە نابێ وا نابێت بۆ قوتابیانە ئەستەغفیر الله من قەت شتی وا نادەڵێم من ئەمەوێ نەوەیەکمان هەبێ
نەوەی سەلاح الدینی ئەیوبی جەریء بێتە مەیدان نەک خۆی وڵات چۆڵکا و بەجێ بێڵێ ئەبێ وڵات بەو دەسەڵاتدارە گەندەڵانە چۆڵکات یعنی ئەوان بێن بەڕاستی ئەگەر چاکسازی ناکەن کە زانی پێشیان ناکرێ چونکە ئەوان 30 ساڵە نەیانتوانی کەسێ بەرهەمێنانی گەندەڵی بێ چۆن چاکسازی جا لەبەرەوە نەخێر ئێمە گەنجانمان قوتابیانمان ئەبێ چەکی دەستیان قەڵەمەکانیان و علم و زانستیان بێ ئێمە من یەک شتیم یاد دێتەوە ئەڵێن کاتی خۆی ناسڕەدین شا و توێتی بۆ ئەوی بتوانی حکمی هەر وڵاتێک بکەی برسی و نەخوێندەواریان بکە خەریکە ئەو سیاسەتە ئێمە ئەیبینین لە هەرێمی کوردستان کە کەرتی پەروەردە و کەرتی فێرکردن بێبەها و بێ نرخ ئەکرێ و ئەوە وەزعی دەرامەت و قوت و موچەی هاوڵاتیانیش مامۆستا قومریە چەند کاتێکی کەمم ماوە حەزەکەم کاتی کۆتاییەکەمان بەوە بەڕێ بکەین ئامۆژگاری چییە بۆ دایک و باوکان بزاتیش بۆ دایکان بۆی کە منداڵەکانیان بێهیوانە بن لە قوتابخانە و ڕوو لە دەرەوەی وڵات نەکەن ئامادەکاریەکان چیە کە پێویستە ئەوان بیکەن لە پای ئەو هەموو کەم و کوڕی وەزارەتی پەروەردە بەڵێ ئەوەی بۆیان نەکرێ بە ئاسانکاری بکەن بۆ خوێندنی مناڵەکانیان من یەک شتی بەسیط ینی داوا لە دایکان و باوکانەکەم بەس گرنگی بە ڕواڵەت و زاهیر و ئامادەکاری بڵێن جلی جوانی بۆ بکڕێ و ئەها ئەوەی بۆ بکڕێ نە بێن فکریەن عەقلیەن دەرونیەن ئامادەیکەن کە حەزی لە خوێندن ئەمە چۆنم دەرونیە ئامادەکردنەکە چی پێویستە بۆی بکە ڕۆژانە چی بۆ بکە مامۆستا ئەبێ ژینگەیەکی ئارام ژینگەیەکی ئارام و تەندروست دایک یەکەم مامۆستایە و سەرچاوی سۆز و خۆشەویستی و محەبەتە کەواتە ئەبێت یەکەم بتوانێ مناڵەکەی دەروونەن ئاسوودە بکە خوێندن و فێربوون و زانستی لەلا خۆشەویست بکە ئێمە هەموو موسڵمانی وانە هەمومان سەرچاوی عەقڵ و بیرکردنەوە و تێگەیشتنمان لە قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سەلەمەوەیە لە چەندین دەقی قورئانە هەر یەکەم ئاەت کە هاتووەتە خوارەوە بۆ حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم لەسەر چی بۆ ئیقڕا کەواتە ئەمە بگەێنێ بە مناڵەکەی کە فێربوون خوێندن عیلم زانست زانیاری ئەرکێکی شەرعی و ئەرکێکی دینیەتی و پێویستە لەسەری بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ اطلب العلم من المهد إلى اللحد کەواتە مەهدەکە بەدەست دایکە وانە لە مەهدەوە واتە ئەو کاتی کە کۆرپەیە هێشتا لە ناو بێشکەیە ئەلەویەوە لایلایەکانی قسە و گفتوگۆکانی کە لەگەڵ منداڵەکەی ئەیکە تا سەرەکەوێ کە دایک یەکەم مامۆستایە و یەکەم کەسەکە ئەتوانێت کاریگەری ڕاستەوخۆی هەبێ لەسەر مناڵەکەی کە فێری بکە زانست من خۆم باوکم بە ڕەحمەت بێ ئەی فەرموو ڕازی نابم ئەبێ هەمووتان بگەنە پلە باڵاکانی خوێندن و هەوڵیشماندا الحەمدوللیلا هەموو مناڵەکانی خوێندەوەڵەکانیش تەنگەشتە پلەی باڵا الحەمدوللیلا ئەوە هەر وەسیەتی جەنابی باوکمە زۆر سپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی سپاس بۆ وتەکانت بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان بەشێک بوو لە ڕاوسەرنجی مامۆستا قومریە دوای 30 ساڵی ئەزموون سەبارەت بە خوێندن ئامۆژگاری دایک و باوکان دەکا کە هاوکاری مناڵەکانتان بن لە پای هەموو کەم و کوڕێکە لە وەزارەتی پەروەردەبوونی هەیە پێویستە ئێوە زیاتر لە ماڵەوە لەگەڵیان خەریک بن و تەنها ئامادەکاریەکانیشتان بەڕووکەش نەبێ بەڵکو ئامادەکاریەکانتان پێویستە لە ڕووی زانستیەوە بێت و بەردەوام ڕۆژانە لەگەڵ قوتابیەکانتان و لەگەڵ منداڵەکانتان هاوکاریان من ئەزیزان و خۆشەویستان دەگەڕێمەوە لای هاوکارانم لە ستۆدیۆی ناوەندەوە. بەڵا زۆر سپاس بۆ هاوکارمان عیمران ئەمیر و هەروەها سپاس بۆ میوانەکەی خاتو قومریە بۆی کە تەوەری دووەمی پەیامی ڕۆژتان پێشکەش کردین. بەڵازان لەگەڵ دەستپێکردنی وەرزینەوەی خوێندندا زۆرێک لە مناڵان و قوتابخانەکان ئاهەنگ دەکەن بۆ ئەنجامدانی دەستپێکردنی پرۆسەی خوێندن پێکەوە بینەری راپۆرتێک دەبین لەوەی کە چەند منداڵێک ئاهەنگی پیان کردووە بینەری دەبین.
قسە لە بەسەریان قسە ناکەم. سڵاو من ناوم دانیەیە من ئیمساڵ دەرەچم بۆ پۆلیسێ کە ڕۆژمە زۆر حەزەکەم پیرۆزبایی لە هاوڕێکانم دەکەم قوتابخانە زۆر خۆشە بەلامەوە ئیمساڵ زۆر پێم خۆش بوو کە مەکتەب کرایەوە. من ناوم شەم سەلاحە لە شەشی بناڕەتیم زۆر دڵخۆشم بەکردنەوەی قوتابخانە ئیشەڵڵا هەچی تەلەبە هەیە بە سەرکەوتووی دەربچن تکا لە تەلەبەکان دەکەم کە باش بخوێنن بۆ ئەوەی دەرچن لە دەرزی مامۆساکانە دانیشتین بێدەنگ بوون دوایی کە جەڵەسەکانی لێەیە ئەچینە دەرە بۆ خۆمان یاریمانە کرد. من ناوم محەممەدە لە پۆلی پێنجم دڵم خۆشەکە ئیمساڵ مەکتەب دەکرێتەوە و هەروەها لەگەڵ ڕەفیقانمان چینەوە مەکتەب و یاری دەکەین و لەگەڵ یەک ئاو هەروەها یەکتری دەناسینەوە و یەکتری دێنە باڵێک و لە زۆر دڵخۆشم کە ئیمساڵ مەکتەب دەکرێتەوە و وەڵا ئیمساڵ مەشکم فایرۆز نەبینێ ئیتر لەگەڵ ڕەفیقەکانە یەکتری دەبینەوە و ئیتر زۆر دڵخۆشم کە فایرۆز ئیشەڵا خی گەورە فایرۆز نایاڵێت لە ئەم کوردستانە شەڵا فایرۆزە لا دەبات. بەڵازدان و خۆشەویستان دیارە بۆ یەکەم جار یەکێک لەو پرۆژە پەروەردەیە جوانانەی کە ئەتوانم بڵێم کۆمەڵی دادگەری لە ناوچەی دوهۆک لە ماوەی ڕابردوودا چوە بواری جێبەجێکردنەوە پرۆژەی پێشەوە بۆ فەرموودە و سونەت بووە دیارە ئەم پرۆژەیە خەڵکێکی زۆر تێیدا بەشداری کرد چەند شار و ناوچەیەکی پارێزگای دووەکی گرتەوە ئێستا ببورن ئێستا دەمانەوێت تیروپشک بۆ یەکەمەکانی پێشبڕکەی پرۆژەی فەرموودە بکەین کە بزانین کێ دەبێتە یەکەم و خەڵاتەکان چین کێوکی خەڵات دەکرێن دوو میوانی تایبەتمان هەیە کەویش بەڕێز سەلاح حاجی سەرپەرشتیاری پرۆژەی پێشەوە وەروەها سەیدا سوارە عومەر ئامادەکاری پرۆژەکەیە بەخێر بێن سەیدا سەلاح سێدا سوارە بەخێر بێن. پێشوی کە بچینە لای تیروپشکەکە دەمانوێت بزانین پرۆژەی پێشەوە گەرجارێکی تر باسی بکەن بزانین چی بوو چۆن بوو و چەند کەس بەشداری کرد. بسم الله الحمد لله الصلاة والسلام على رسول الله. سەبارەت پرۆژەیە پێشەوە کوژبەری نوکەژی مەدایە دیارەکردنê پرۆژەیەکە ئامانجاوی پرۆژەی بۆ ڕەوشەنبیرکردنا گەنج و لاوێت مەیە ئەتزانستن قورئانە پیرۆزدا و سونەتە پێغەمبەری عەلەیهی السەڵات وەسەلام. ئەوە یەکەمین پێنگاو بوو پارێزگاها دووکێ پرۆژەیە پێشەوە مەدەست پێ کرد جزئێ عەمایە و سەد دوعاە حسن المسلمێ بێژین کەلها مسلمانان قەڵای مسلمانان. الحمدلله پرۆژەیەکە باش گەنج و لاو وش هەمی چینەیان و لە سەرانسەری پارێزگاها دووکێ هەمی قەزا و ناحیان بەشدار بوون نزیکەی 850 کەسات وی پرۆژەیدا بەشدار بوون. زۆر باشە کاک سوار زۆر بەخێر بێ. خێرە دەرەوسە چەند ئەم پرۆژەیە تا چەند گرنگە لەو دەڤەرەدا پاڵپشتی بکرێت و زیاتر ئەم پرۆژانە گەورە بکرێت و بەچی گەورەتر دەکرێت ئەم پرۆژان لەو سنووری ئێوەدا. بسم الله الحمد لله الصلاة والسلام على رسول الله.
برای که پروژه جلک و جلک جلنگن بو هنده کو بر جنج ولایت ما ملت ما بدنا کو بن زانسته که راست و درست کو اول بیت اگر هنده ثقافت و جنجا ده زیادتر لهتن ده بنا مروت باشه و یعنی ده چاید بنت ناف خلق خود و ده جلم فاجعینا کو بجن دور بیت خو ده بنا مروت قنج یعنی خدمتکار باشه بو ملت خو یادی تر اول ده چه پیش وچیتن براستی هریکای دولمند و زنجین افتیست خود تعالی نعمت جل کری چون که براستی یعنی هریکای خود تعالی اولا پاشین هریکای وادش اف پروژه برات پیشته و چون اول یعنی براستی مکو بجن چالاکی اکی و یادی محکنین اول بعدام بیتن هریکای وان کسا بجاش بهند داخوازش همه کسا تن وقت خودان شیان هریکار بن اف پروژه تو ساده جن جلوید ما براستی دو سر دم دا کو یه تشت دیالت خلط و نشیا دیالت به اتجاهه دا یعنی تشت خلط یعنی تشت دیالت بسربه و مشغول به اجاب زبری نه به و دین وانا جرای کدی ده ملت ما ان شاء الله شوا همین نخوشی و تنگاویا و خرابیا رزگار بیت ان شاء الله زور باشا سيد سلام ئێستا چەند کەس خەڵات دەکەن چەند کەس بوونەتە یەکەم هەمووی دەرچوون یا پلەی دیاریکرا و سیستەمەکەتان بەگشتی چۆن بوو هەروەسا یادۆنای دەستپێکە پرۆژەی مەڕواگەهاند بوو و ئەم دێ 12 سەرکەفتیە خەڵات بکەین پشتی کومەلیژنا تەسلیحە پێکینای و ئەم قۆناغایەکی یا تاقیکردنی مەبدی و هەیئینای سوپاسیا خۆدێکەن و هەندێک خێخوازی پەیوەندیت مەکرد گوتی ئەم حەست بکەین بکەینە 20 خەڵات ئەپۆ دەستپێکی مەڕواگەهاند بوو 12 خەڵات دێمەهابن پشتی وێ چەندێ قۆناغایەکی دیمایی هاتی ومە تاقیکردن ئەنجام دای مەش 12 خەڵاتە بەرە 20 خەڵاتە برن و هەژی گوتنەیە سەرکەفتیەیەکی دوێ دهێنە خەڵاتکردن بگەشتەی عومرە یەکەم و دوم و یەکەم و دووەم بەگەشتەی عومرە دهێنە خەڵاتکردن زۆر باشە ئەگەر پرۆسەکە ئەنجام دەین کاک جەلال زۆر باشە ئێستا ئەمە یەکەمەکانە ئەو دا ئەم بدەنە دیارەکردنێ نمونە وەکیت بێژن ڕوونکردنە کاتی ئەvە پێنجی کەسن سەدا بەری 12 خەڵاتên destpêkê dê yên sedê destpêkin xelatê êkê yê duê geşta umreya dê wan û destpêkin bû nimûne xelatê siyê 250 hezarin xelatê çarê 200 hezarin xelatê pêncê 150 hezarin û xelatê şeşê heta yê dehê 50 hezarin ev tayê dehê ji van pêncî kesa dê destpêket ev ê nimra wana sat û her wasa ev ê nimra wana notê bû notonehê هەشت خەڵاتên دیماهiyê هێنە pêşkêşkirin بۆ وانەخۆن هەیە خۆ زۆر باشە ئێستا خۆتان خەڵاتی یەکەم و دووەم کە گەشتی عەمرەیە خۆتان هەڵبژێرن بۆی کە سێدا عفوا دەست خۆش زۆر باشە گەر بیکەنەوە سێدا بۆ کامێرەکە بیگرن ئەمە دوانە دیارە گەشتی عەمرە بووە خەڵاتەکەیان با بزانین ناوەکانیان چییە زوزان بەهجەت حەسەن حامد شێلابزێ سۆزان بەهجەت حەسەن حامد لە شیلاتزێ سێدا سوار ئەمە لە چەند شوێن لەم تاقیکردنەوەی ئەنجام درا کوێ بوو مامۆستا تقریبا هەمە قەزایەت سەرب دوویکێبە قەزا ناحیەت سەرب دوویکێبە بەشداریەکی ئەوانەی کە بەشداریان تەمەنیان چەند بوو بابك نوعا سيدة يعني بتجي بون معظم بون حتى عمري تقريبا احتمال هفته سال يجي بهش ده ببن زور باشا سوزان بهجت حسن حامد لشيلاتزي گشتي عمري بردوته ولا بروجي بيشبركي بيشوا اگر سيد اوش بشاني اياس ابراهيم يوسف الزاخو اياس ابراهيم يوسف الزاخو كاغياز بيروزا زۆر باشە ئەوانی دیکە خەڵات دەبێت چی ببەنەوە ئەو پارەکەیە کە دیاری خەڵاتی وەکی ژبەری نەهامە ئۆماژە پێداوی خەڵاتێ دوێ 250 هزارن خەڵاتێ چارێ 200 هزارن خەڵاتێ پێنجێ 150 هزارن ئەش خەڵاتێ شەشێ تایێ دەهێ 5 هزارن و تا بەرەفیە بیستێت چیتن ئەوان هەیە خودێ زۆر باش ئێستا سێ کەس بۆ سێم خۆ سێ کەس 250
نخیر ئەوەی سێم 250,000 چوارم 200,000 بەڵێ بزانین خێر و بەرەکەتی دەستی تۆ بۆ کێ ئەسما سلێمان بەرەکەت لە دوهۆک ئەسما سلێمان بەرەکەت لە دوهۆک ئەمە دەبێتە کەسی سێم پیرۆز ئەمە سێ تا دا تا هی دەهەم ئەوەی 6 تا دەهێت 5,000 ئەوە یا سیم 250,000 بوو بسامانەی دی تێکەڵم فەرمو ئەگەر تو 50,000ەکەی زۆر چەند کەس یەک دانە یەک دانە سالار کەریم خان سلێمان سالار کەریم خان سلێمان لە شیلاتزێ کاک سالار پیرۆز دەبێت جەناب بدێکێک بوو لە براوەکان کە دەبێتە کەسی چوارەم خەڵاتی 200,000 بۆ داناوی دەستیان خۆش بێ و دەستی خێرخوازەکان خۆش بێ لەوەی کە هاوکارتانن ئەوانی تر هەمووی 50,000 بەڵێ تا شەشەم فەرمووسێرە بسم الله بە تا دەخەڵات دەربچێت إلى عبد الكريم سعيد دهوك آلا آلا عبد الكريم سعيد لا دهوك آلا عبد الكريم سعيد لا دهوك خاتو آلا جنابت بويتا خاوني براوي 100,000 دينار لا پێشبڕکی پرۆژەی پێشەوە ئێستا چەند کەس ماوە تاوازم دا دە کەس وانە تا هی 12 تا 12 کەس لێرە هەڵدەبژێنین ما دوێتە نام تشتێکی دیژ بێژن خاڵاکادی ما دانا بوویە تا یە دەهێ 5,000 بە سلڤێری ئەم تکەینە تا یە 12,500 زۆر باش خاتو ڕووناهی ئەنوەر عەبدولعەزیز لە بێسەری پیرۆزە خاتو ڕووناهی ئەنوەر عەبدولعەزیز لە بێسەری بۆ خەڵاتی بێسرێ بێسرێ 100,000 میژوانە ئەوەی شەشەمە 5,000 تا یە 12,500 پیرۆزە خاتو ڕووناهی هێلین نادر ئیبراهیم دهوک هێلێن نادر ئیبراهیم لە دهۆک هێلین نادر ئیبراهیم دهوک هێلێن نادر ئیبراهیم لە دهۆک ئەوەی حوتەم بوو ئەوەی هەشتەیە تۆ هەمووی بژمێرە بەێ ئەوەی هەشتەیە ئاراس سەڵاح حەمید دهۆک ئاراس سەڵاح حەمید لە دهۆک ئاراس سەڵاح حەمید لە دهۆک بوویتە خەڵاتێکی 50,000 بۆ دەرچووە کەسی چەنە بوو ئەوەی هەشتم بوو بە منیش دانێک عەبدولعەزیز محەممەد عەبدولسەلام لە کەڵەکچی عەبدولعەزیز محەممەد عەبدولسەلام لە کەڵەکچی نۆیەمیان ژێری کاک جێگیر یوسف بابەکر دینار ئەوەی دەهەمە دەهەم بەڵێ جێگیر یوسف بابەکر لە دینارتە پیرۆزە کاک جێگر ئەوە یا 11 یا سەیدۆژی یا 12 نەزیرە هادی عەبدوڵڵا دهوک ئەوە یا 11 زۆر باشە نەزیرە هادی عەبدوڵڵا لە دهۆک خاتو نەزیرە جەنابی شتێکێکی لە براوەکان سەی دامانە دوجار پەیوەندی بکەن بە کێوە بۆی کە خەڵاتەکانیان وەرگرن ناونیشانیان لای خۆتان هەیە ناونیشان هەمی بەشداری گرۆپێت پێشەوانە کومە پەیوەندیە گەلواندا هەی سوسیال میدیایە مەپەی چەنە خۆتان پەیوەندیان پێوە دەکەن ژمارێت وانە یلدەفمە ئەم دێ پەیوەندیە بواناکەین وانەهەیە خودێ تەر ئەڤروکەدا دێ پەیوەندیە بواناکەین و دێ هێنە خەڵاتکردن لای پرۆژەی بە چەند پرۆژێت داهاتیدا زۆر باشە ژمارە تەلەفۆنێکی تایبەتان هەیە کە ئەوان بەێ ژمارە پرۆژەی تایبەت یا هەیل دەفوانە هەمیاژی یا هەی و هەمیژیت ئاگادارن دەکرێت ژمارە تەلەفۆنەکە لێرە بڵاوکەینەوە بۆوانی کە لایەن نەبێت ئەگەر ژمارە تەلەفۆنەکە بڵێ ئەوە ژمارەیە پرۆژەیە پێشەوایە و هەرچەندە یالدەف هەر کەسێکی هەی هەمی بەشدار بووە 0705 427 54 93 ئەوە سەر واتساپی ئەو چین پەیوەندیە مەپیان و ئەم ژیدی پەیوەندیە بوانەکەن زۆر باشە کاک ڕیان ساڵح
محو الزاخو ڕەیان ساڵح مەحولە زاخو بله تو ئازدایمین لە یەکەمەکان ئامانە هەمووی بەڵێ زۆر باشە سەیدا ئێستا تۆ لەگەڵ سێدا سوارە پرسیارێکی گرنگی بابەتەکان بکە بۆی کە منەمانە ڕێکخەمەوە زۆر باشە کاکفەر پشتیش ئاماژەمان پێکرد دڵنیام کە ئەم لە ڕووی میدیاییشەوە هەم لە ڕووی ئەوەشەوە کە کەسانی دیکە بیانوێ بەشدار بنم پرۆژێ بیانوێ پرۆژەکە گەورەتر ببێ ئێستا نزیک بە 850 لەم پرۆژەیە بەشدار بن چی بکرێت بۆی کە پرۆژەکە گەورەتر بکرێتە لە ڕووی ئاستی ڕێکخراوەکانەوە بێ یاخود لە ڕووی ئاستی تاک و دەوڵەمەندانەوە بێ بله پرۆستی ئەف پرۆژە سێدا دەپتر هێنا کوبژنێ پێشتێکیان دەپتر خزمەتەوە پرۆژەیە دەکەن پتر خزمەتە خەڵکی دەکەن و بەشدار ڕۆستی ئەڤژیاتی دڵخۆشتیانە حتا بۆ یان جوڵاوێت ماژی دوان قەیرۆنادا دوان نەخۆشیادا دوێم کومێنە مەزلەمەتێدا ژین ئەڤژیاتی دڵخۆشتیانەکە بوان هشیۆکیانەکە بوان بەرەوکەویتە قورآن و حدیث پیامبر خدا صلوات خدا سبن هواجی پاریکای وان کسایی که مگوتی او کسی خدا تعالی شیان داره پراستی اف ماله اف ملکیت خدا تعالی ده وان امانته جلکت و دنیای ده کفتی ماله مای بو کرکی آن کچک و آن های احتمال زریال دیف خورانه هلو بیتن و یعنی ایاله في زمانی که هده پاش هاشوه بیتن خیره بیتن پراستی ها ساخیا خو اف انسانت اف مال خدا تعالی که لپادا پروژه تو صداد بجدار هر قطابیه یعنی حساب کردن نزدیک 800 طلبه قطابیه جن جلوی في ملته اگر يعني 100 حديث پیامبر صلی الله علیه و برکه بن جزء اكو قرآن اج برکه بیتن تو زونی اول چند خیرکم از پیامبر صلی الله علیه و بس بشته یک کلمه تو یک حرف الف لام میم اول سی خیر جزء که خیر تبخینه جزء اماید چند بیت حدیث پیامبر صلی الله علیه و 100 حدیث و اول سیدا راستی هر جهت قرآن بحث کر بیتن خدمتیان دین خدا تعالی و جهاد طریق خدا تعالی گویه و جاهدوا فی سبیل الله باموالکم و انفسکم یعنی میگه به بحث مالی که تو خدمت دین خدا تعالی که مال و بنفس خود کاتە سەیدا ببوورە بەدەمەوە هاتنی خەڵکی خێرخواز بۆ هاوکاریەکانتان لە جێ تموحی ئێوەیە بله تأكيد عليه والله يعني باري كايار نبي براستي يعني دجال لك بزعم بيت ما بتنب شتش منوه ده يعني شكا يوم بري وبرنا خدمتينا خوز احمد دانا كو بيجنه خو بخشيه طريق خود تعالى ده اكو بيجنه خدمتينا و خلقيه كو بريجان جولای تو امد بينين يعني يتفتيات آز ده يتفتيات راستی وان سوشيال ميديا و اكو بيجنه انواع اشكال دشمنت اسلام تاع بريجان جولای مدنا يعني يريك خلت اش بهند امشي بفيرك دشين جاي كدي واجري نبا بريدين دين خود تعالى خدمتات يعني كو اوا باش من جلدای با خود باش من بو ملت خود باش من بو خلق خود ببنم مروت آوادان يت آوا كرنه نه مرو من باید که انسان دین خود تعالی دی که بید گلکی مهی ایلا ده خرابیه و نیستن ایلا ده بده اگر خرابیه بو ملت و دای بو بد خو یعنی تأذیت بو انسانیت مجتمع خود کاک صلاح پیشتر اماجد بو کروت دواتر پرۆژەکە ئەو کەسانی دیکات وتیان ئێمە زیاتر خەڵات دەبەخشین بەم پرۆژەیە دوای بەرنامەکەی ئێمە بوو کە چاوپێکوتمان یاخود پێشووتر بوو جامە بەستم ئەوەیە کە ئەم جۆرە بەرنامانەوە کەناڵی پێیان تا چەند کاریگەری دەبێت لەوەی کە دەنگ و ڕەنگی ئێوە پرۆژەکەی ئێوە بگەێنێ بە زیاتر لە خەڵکی و هاوڵاتیان هەر دەستپێکی ما ئۆماژە بۆی چەندێک کرد بوو و پڕاستیژی بوو پرۆژەین هوسا سوشیال میدیای دەورەکی تایبەتی هەی ڕۆلەکەی گەلەکەی گرنگی هەی وجبري نهاجي راجهاندنا بروجي ما وتادي ماهي قناغ وتانها پیام رولك جلك باش هبويا رولك كاريجر هبويا وبشتوان هاري كارجي بويا جل مدى وأمد بينين يعني بشتي پیام اف رولا السرملت خو جرتي زیادتر و مازنتر و برفرهتر پروژه ما الدفر بادینان سرانسری دهو که برف پیش و چو خلقه که پتر یعنی آگادار بون سر به چنده چون که مدویدن آماجه بدم که اف پروژه هنه نارا وستی تلویره آنهی خود ملبره اوی پروژه بکنه مازنترین پروژه بو خدمت کردن قرآن پیروز و سنت پیغمبری علیه الصلاة و السلام بو روشنبیر کردن گنج و لاوت ما و الهمی تمن و چینان بو روشنبیر کردن وانا اتزانست قرآن دا سنت پیغمبری دا علیه الصلاة و السلام و سبارت اواتا کرم کری پیام رولک گلک سرکی و کاریگر هبویا
و سوپاسیەکە تایبەت پێشکەشی کەناڵی پەیام بکەین. سەیدا با بچینە سەر پێشبڕکەی تیر و پشکی بەشی دووەمیان ئەمانە کێن نمرەیان چەند هێناوە چەندیان ئێستا بێ خەڵات بکەین. ئەوە 65 کەسن لەوان بەشداربوویان پرۆژەی کوش 850 کەسا پێک هاتبوو 65 کەسا نمرەیە نۆت بۆ نۆتۆنە هەف دەستخۆڤە ئینایە 8 خەڵاتن ئەوژی پانەهەیە خۆدێ دەهێنە خەڵاتکردن شلایە پرۆژەیڤە. خەڵاتەکەیان دیاریکراو نییە. دیاریکراو نین بەلێ پا خەڵاتێت شەژینە یەت باشن هەتان و کەمە دیار نەکرینە لێ خەڵاتێت شەژی و بەهانە. زۆر باش سەیدا فەرموون دەمێر. سيدة شكريا ميرو محمد سليم كواني شكريا مير محمد سليم لا كواني لا دي ناحية لا دي بله لا سرب آمدية بيا بله شكريا زور بيروز بيت و إن شاء الله بردام دبي لك زور بروجان. سيدا كافين عبد الغني رمضان الدهوك. سيدا يك لحظة ببورة با ميدانير كدر شو دانير جاري كتير بيلته وبوي لسر شاشة دركي. شكريا مير محمد سليم. شكريا مير محمد سليم لكواني. فرم سيدا. كافين عبد الغني رمضان الدهوك. كافين عبد الغني رمضان للدهوك. أما دوان سيدا. زهراء فاضل إبراهيم آكره. زهراء فاضل إبراهيم لا آكره. زهراء فاضل إبراهيم لا آكره. أما كسي سيام ديارة سي خلات من هي ليركا لا اما هشت كس خلات دكين اما سيانيان بزانم كسي چوارم لا يمنا تلي بلال حجي توكل لا دهوك بلال حجي توكل لا دهوك سيدا فرمون ما بينجم علينا خاتو ناهدة حسين أحمد لدهوك خاتو ناهدة حسين أحمد لباريس دهوك بكري كويت السر شاشة بوي ناوكي با دڵنیایی و ناوی خۆی ببینێتەوە ناهیدا حسين أحمد لدهوك سيدا سوارة شلير ماجد محمد أمين حسين آكري شلير ماجد محمد أمين حسين لا آكري أويا حفتها زليخة أسعد فيزي باجيرة زليخة أسعد فيزي لا باجيرة لشوية سرب دهوكي بها نزيكي باريزگاه دهوكي خلق زياتر للاديكان و بجداريان كردبو يا لناوندي شاركانو سران سري باريزگاه دهوكي بگشتي الجند وناحي وقضا وباريزگاه بگشتي الهمي جهة سيدا واني كل ناحية لا دروي شارو دهاتن خوتان هاوكاريتان دكرن يا خويان دهاتن يا ودچون ليو تاقي كردنەوە کانتانە کرد لە چەند شوێن تاقیکردنەوە کانتان دەکرد سرانسری پارێزگاها دهوکێ تاقیکردن هاتە ئەنجامدان لێ ما سێ جه دانابووم پارێزگەهێ دهوکێ ئامێدیە کو بژین شێلا دزێ هەروە ساڵ ئاکرێ یانی سەیدا هەبوو لە لادێەوە ئەندە مشتاقی بەشداریکردن بوو خۆی لە لادێکەوە دەهات بۆ ناوەندی شارەکە بۆی بەشدار بێت بێگومان هاتیە سەیدا مەچەوە ئەڤێش لادێ کو بێژین گوند ئەڤێش گونداش ناحیە بۆ نمونە الزاخ و سەر وان گوند و ناحیە بزاخۆڤە هاتی نەبوو دهوکێ یانجی کەلەک چێ بێژن بەنێنان شێخان هاتی نەبوو ئاکرێ یانجی الگوندێن سرب آمدیه و هاتینه آمدیه امتحان تاقیکردن انجام دای مل دستپیکی گوتوانا هر کسی که ببید امده بوانا کوستر آگرین دل سر هجمارا پروژه پیشوا امده اوه هاتنو چون آوانا یعنی امده بوانا مزیخین و ما فعلا جی ما بوان کوستر گرتن و هر کسی که ابترمبیل خواه تایبه جی هاتی ما اوان سر هجمارا خواتن بله ما افها کاریا هاری کاریا بوانا کرد یعنی دستپیک ما گوت بوانا هاتن چون آوان بنا دو که وی باش دوری بتن واسه دو کوستر بگیرن بس پشبر اکی سیده کم کری جبر هنده کو مثلا دابنا زور دو بر مشکلات ریدانه چه بیتن هر اکی القضا و نحیوه
امتحان کرد و بو رونگرنیجی سیدا یعنی براستی اوی مشکلی جلای بو اگر کو یعنی اگر نه دو جلای پتر باش دابن اوی مثلا کرونا قدغه و اوه دو وقت ده سبحان الله يعني تقريبا نزيكو 2 هيفاتا تأجيل كان أفاجي بو أجري هندكو يعني بشكل يعني بخلكي بعذاب الكود كان جي امتحان كان نوع كان يعني بعذاب يعني أجلا كنا نازم كده هدا كان يعني إشباه في مسألة التأجيلات إشباه في أشياء أجلنا دو احتمال أجلا بتر باش دارون بس عفوا سيد مدوید رون کردن که سر گوتنا سیدای بدم هر چند امد دلیوه که دابون که پتای کرونا کاریگری که تایبت ها بویل الجهان همیه و کردستان بتایبت لید گل و چند جیدا ما یعنی سرکفتنک و کووی پروژه پنگا و ایگه بو سپاسیا خودت کن که دوی پتای دا دوی دلیوه دا 805 کس بجداریه بکن اوه گلک باش بو اد پنگا وید به دا ملبره وکو اجباری نو حاجی ما گوتی بکاینا مازنترین پروژه بو خدمت کردن قرآن پیروز و سنت پیغمبری البادینان و سرانسری دهو که ان شاء الله بابزاین کسی هشتم دنیا حمدی صالح ل سیریه دنیا حمدی صالح ل سیریه کسی هشتم ل لوانی که نمرین نوت عنوتو نویان بدستینا و خلاطی کتابتی هم با دیاری کردن که خلاطکی همشت کسی کوتایی لێرە ئاشکرایان نەکردو بەڵام دواتر لە مەراسیمێکدا پێشکەشیان دەکەن ئەمانە هەمووی خۆیان لە لیستەکانی تایبەت بە خۆیان دەینووسنەوە و دواتر ئەوانەی کە بۆ ژمارە تەلەفۆنی کەسێدا سەلاح باسی کرد خۆیان دەتوان پەیوەندی بکەن و ئەمانیش لە هەمان کاتە پەیوەندیان پێوە دەکەن پێم وایە دەنێت کاک سوارە و کاک جەلال کاک سەلاح زۆر بەخێر بن سپاس بەرنامەکەمان دەست خۆش باسێدا و گەڵی مەمنونجی بۆ خودی خێر خۆشەژی بنویسیت ئەبێت بۆ ئەگەر ئەف پروژه بێتاکردن ئینشاءالله پرۆژەکە فراوانتر دەبێت بەڵا زان و خۆشەویستان بارمەتی هاوکارانمان لەگەڵ هاوکارم کاک جەلال بەرنامەیەکانی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازیین کا بڕگە بابەتەکانمان جێگی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێری خواتان لەگەڵ